الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. لا إله إلا الله وحده لا شريك له، له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. الحمد لله رب العالمين، وأفضل الصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحبه أجمعين. أيها المؤمنون، أوصيكم بتقوى الله تعالى وطاعته وإياكم ومخالفة أموره. من يهده الله فهو المهتد، ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن لا إله إلا الله وحده نصر عبده وأعز جنده وهزم الأحزاب وحده، لا شيء قبله ولا شيء بعده. أما بعد، فيا عباد الله، إنه عيد الفطر أيها المؤمنون، عيد من الأعياد الإسلامية العظيمة التي اختص الله تعالى بها المسلمون في هذا العالم وعبر العصور. إنه العيد الذي يأتي بعد شهر رمضان المبارك، فنفرح فيه بالفطر ونفرح بالأجر العظيم وبالعمل الصالح الذي قام به كل مسلم فينا في هذا الشهر المبارك. فمن حق كل مسلم في هذا العيد أن يفرح وأن يظهر البهجة والسرور. وأذكركم أيها المؤمنون أجمعين بضرورة صلة الرحم في هذا العيد. صلوا أرحامكم حتى يكون لكم في هذه الصلة أجر وثواب من الله رب العالمين. واجتنبوا في هذا اليوم المشاحنات والنزاعات، وعودوا أنفسكم على المسامحة ونبذ الحقد والكراهية. وأستغفر الله العظيم لي ولكم، فيا فوزا للمستغفرين. أستغفر الله العظيم الذي لا إله إلا هو الحي القيوم، وأتوب إليه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. توجهوا إلى الله الكريم. الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. ولا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا محمدا عبده ورسوله. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على رسول الله صلى الله عليه وسلم. أوصيكم أيها المسلمون بتقوى الله تعالى والمواظبة على طاعته، وإياكم ومخالفة أمره. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأن سيدنا محمدا رسول الله صلى الله عليه وسلم. وأذكركم أيها الإخوة بضرورة تصفية القلوب في هذا العيد من البغضاء والحقد والحسد والكراهية. اجتنبوا في هذه الأيام الكريمة سيئات الأمور والأعمال، واسعوا إلى ذكر الله وإلى صلة الأرحام وبر الوالدين، تفوز بإذن الله بثواب الله تعالى. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. ئازیزان و خۆشەویستان، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خوای تەبارەک وتەعالا لێتە پاڕێنەوە طاعەت و عیبادەت و ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ فەرمی، جەژنمان لێ مبارەکەی. لێرە و لەم دوانگەوە گەرمترین پیرۆزبایی
لخۆم و لە ئێوە و تەواوی مسلمانانی جیهان دەکەین بە تایبەت مسلمانانی کورد زبان. خوای تەبارەک و تەعالا ئەم جەژنمان کاتە جەژنی نەسڵەت و عیزەت، جەژنی خۆشی و شادی، جەژنێک دوور لە بەڵاو مصیبەت و وەبا و نەخۆشی و ناخۆشی. یا ڕەبی خوای لە دەپارڕینەوە لە تەواوی هەموو مسلمانانی پیرۆزکەی. ئازیزان و خۆشەویستان، جەژن بەگشتی ڕەمزی مەحەبەت و ڕێز و خۆشەویستیە، بە تایبەت جەژنی ڕەمەزان، جەژنی سەرکەوتنە بەسەر نەفس و هەوا و ئارەزووە، دەرچوونە لە مەدرسەیەک کەسی ڕۆژی ڕێک تۆ دەرزت تیا خوێندووە، خۆتت تیا ئامادە کردووە، محارەبەی نەفس و شەیطانت تیا کردووە، کەسی ڕۆژەی مانگی ڕەمەزانە فێری سەبر و ئارامی کردووی، فێری پاکبوونەوەی ئەخلاق و خوڕەوشتی کردووی، فێری ئەوەی کردووی کەوا چۆن معاملە بکەی لەگەڵ جیران و دەر و دراوسە، ماڵ و مناڵ و خێزانە. ئازیزان و خۆشەویستان، بۆیە حەزەتی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت کە ڕۆژی جەژن دێت، بە تایبەت جەژنی ڕەمەزانی پیرۆز، خوای تەبارەک و تەعالا بە هەزاران فریشتە ئەنێرێت سەر ئەرز، پیرۆزبایی لە ئومەتی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم، داوای لێخۆشبوون بۆ ئومەتی پێغەمبەر گیان بکەن صلی الله علیه وسلم. ئەمرم پێکردن بە ڕۆژ و بۆیان گرتم و هەروەها شەوەکانیان بە عیبادەت و بە دوعا و بە زیکر و بە فکرەوە زندوو کردەوە. بڕۆن مژدەیان پێ بدەن، من لێیان خۆشە بم، من لێیان ڕازیە بم، من ئافویانەکەم، جائزەی کوبڕایان پێبەخشم. پەروەردگارە فەرمێ ئەی فریشتەکان، پاداشتی کرێکار چییە؟ کرێکارێکەوە خیانەت نەکا لە خاوەنەکەی، بەڕێک و پێکی بێغەل و غەشیشکا. وتیان پەروەردگارە خۆت شارەزای و ئازانی، بەڵام ئەوەی ئێمە ئەزانین پاداشتی کرێکارێکی مخلیس و دڵسۆز ئەوەیە کە ساحیب کار ئیشەکەی خۆی حەقی خۆی پێ بدا و یارمەتی بە خزمەتی بکە. فەرمیدە ئێوە شاهید بن ئەم ئومەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم لەم مانگەدا خۆیان برسی کردووە، خۆیان تینوو کردووە، عیبادەتیان کردووە، کاریان کردووە بە ئیخلاسی و بە دڵسۆزیەوە. ئەوە ئێوە شاهید بن من لێیان خۆش ئەبم، مژدە و مزگێنیان پێبەرێ، جائزەی کوبڕایان پێدەین، هەر دوعا و نزا و پارانەوەیە بکەن، قبوڵی ئەکەین وەری ئەگرین. بەڵام بەو مەرجەی وەک من لە حەقوڵڵای خۆم لێیان خۆش ئەبم، با ئەوانش حەق و ناز بەسەر یەکتریوە نێڵن، با ئەوانش دڵسۆزی یەکتری بن، با ئەوانش یەکتری عەفووکەن، با ئەوانەی دڵیان ئاست یەکتریا پاکەنەوە. چونکە ڕۆژم بۆیە لەسەر فەرزکردوون تەقوای پێ بکەن، ڕۆژم بۆیە لەسەر فەرزکردوون کە دڵیان پاکەنەوە، نزیک ببنەوە لە من. ئەساس ئەوەیە دڵیان پاکەنەوە لە حیقد و لە بغض. و هەروەها هەوڵبەن لەم ڕۆژە پیرۆزەدا هەوڵبەن سیلەی ڕەحم بەجێبێنن، دڵی یەکتری خۆشکەن، دڵی فەقیر و ژار خۆشکەن، سەردانی یەکتری بکەن، هاتوۆی سروپڕی یەکتری بکەن، بۆ ئەوەی بەر ڕەحمەت و سۆزی من بکەون، دوور بن لە قەهر و غەزەب و تووڕەبوونی من. چونکە کاتێک من جائزەی کوبڕایان پێدەم، ئەوانیش دڵی خۆیانیان پاک کرد بێتەوە، ئەوانیش یەکتری عەفووکەن، عیبادەت و تەقوا معەلەقە بەسراوە لای من، بەرز نابێتەوە، وەری ناگرم تا ئەو ئومەتی ڕەسوول الله نێوانی خۆیان چاک نەکەن، تا یەکتری عەفوو نەکەن، تا نەبورن لە یەکتری، تا یەکتریان خۆش نەبێت، تا توێش ڕووپڕ یەکتری نەکەن. من ڕەمەزانم بۆیە لەسەر فەرز کردوون لەعەلەکم تەتەقوون، بگەنە پلەی تەقوا، یعنی پارێزگاری ئیمانیان بکەن، ئەخلاق و خوڕەوشتیان بۆ ئەوەی کەوا لە منەوە نزیک ببنەوە. جا ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ ڕۆژی خۆشی و شادیە، دڵتان پاکەنەوە. یومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. لبر خوا خلق عفوكا، ومن عفا وأصلح فأجره على الله. الله أكبر. إنسان كخلقي لبر خاطري خوا عفوكا، كينو بغزي خوي بخواتوا، لبر خاطري خوا سيلي رحم بجيبيني، لبر خاطري خوا سرداني دراوسيكاني بكا، لبر خاطري خوا دز بصري هتيوانا بيني، خێر و خێرات بکە لەم ڕۆژە، زگر و تەسبیحات بکە، پاداشتی سی ڕۆژەی مانگی ڕەمەزانی نێڵێ ببەسرێتەوە، بگا بە حوزوری پەروەردگار، خوش عافویکە. ئەوە گەورەترین شت لەم ڕۆژە بیکە، دڵپاکی و کاری خێری و چاکەیە. خوا دژمان لێ پیرۆزکە،
خوا لە هەمومان ڕازی وێ یا ربی خوایە تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەی لە باوک و دایکمان خۆش بی لە باوک و دایکمان ڕازی بی خوایە خۆمان و باوک و دایکمان بەر عافواتی ئەم ڕۆژە بخەی کە بە هەزاران هەزار لە ئومەتی پێغەمبەری خوا خۆش ئەبی کە مستحقی عەزابن خوایە جایزەی کوبرایان پێ دەی خوایە جایزەی کوبرامان پێ بدەی خۆمان و باوک و دایکمان لە عوتەقای ئەم مانگە پیرۆزە بین یا ربی خوایە لە ئازادکەوانی ئەم ڕۆژە پیرۆزە بین خوایە دڵمان پاکیتەوە لە ئاستی یەکتری خوایە شیفای نەخۆشەکانمان بی عاقبەتی پیرەکانمان بەخێر بگیڕی هیدایەتی گەنجەکانمان بی ڕەمەزانمان بە سەلامەتی لێوەرگری یا ربی خوایە تەمەنمان پڕ خێر و بەرەکەت کەی جارێتر و چەند جارێک تر بگەینەوە بە خزمەت ئەم مانگە پیرۆزە ئەم ڕۆژە پیرۆزە خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشی کەی خوایە کانی و کارەزەکانمان بتەقێنی خوایە لە بەڵاو و وەبا و نەخۆشی وڵاتمان پارێزاو کەی یا ربی خوایە عیزەت و نەسەت بە مسلمانان بی مسلمانان یەکدڵ کەی یەکگیان کەی دوور لە بەڵاو مصیبەت و نەخۆشی و ناخۆشیان کەی یا ربی خوایە ئەم وڵاتی کوردەواریە پڕ لە خێر و خۆشیکە یا ربی خوایە ئەوەی زوڵممان لێکە ئەوەی ستەممان لێکە یا ربی خوایە یان لێی قبوڵ نەکەی یا ربی خوایە ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە دوژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە قوت بڕ و نان بڕمانە خوایە ئێمە دوعای هیدایەتی بۆکەین ئەگەر قابلی هیدایەتە خوایە هیدایەتی بی ئەگەر شیاوی هیدایەت نییە خوایە عالیەها سافی لەها خوایە ژێرە و ژووری کەیت و لە کۆڵمانی کەیتەوە حاکمی عادل و دادپەروەرمان بۆ بنێری یا ربی خوایە ئەمن و ئەمانمان لێ تێک نەدەی بە قاتی و گرانی و ناڕەحەتی نەمان کوژی بارانی بەڕەحمەتمان بۆ بەرن بە ئەندازەی پێویست بەرەکاتی ئەرز و ئاسمان بڕشێنە بەسەرمانە یا ربی خوایە لەسەر ئیمان و دینمان ژێنە بمان برێنە زیندومان کەرەوە لە ڕۆژی قیامەت چا لە ژێر بەی داخ و پەرچەمی لا إله إلا الله ومحمد رسول الله بین پێغەمبەر بانگمان بکا و دەرمان نەکا تکا و شەفاعەتمان بۆ بکە بەدەستی مبارەکی و پێغەمبەر نازدارە آوي كوسرمان بيتي آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين